باشە کاک دابن یعنی دەنگ لە بوار میدیا بوو نووسرا بوو کە پاڤێل سانسۆری لەسەر ئێوە هەیە. نەخێر کاکە وەڵا شتیوان نییە. ئێوە خۆ من ئێمە نەخێر هیچ پەیوەندی بە جەنابیانە نییە، هیچ پەیوەندی بە کاک پاڤڵەوە نییە. کاک قادر زانین چۆنە ئەمە ئێمە لەوێ لینێگە بڕگەیەگە ناو پەیڕەوە لەوە ئاڵێت ئەو کەسانی کە لە حکومەت پلە و پۆستیان هەیە پێویست ناکە لە سەرکردایەتیان بن بۆ تەفەڕۆ بکەن بۆ ویشە. ئێمەەوە ئێمەش وەکو کادیری ئەم حیزبە پابەندی ئەوەین برای من هیچ مشکلەیەک یعنی ئەوی لە حزب و لە حکومەت و پەرلەمان بێ لەبۆی نییە خۆی هەڵبژێرێ لە حکومەت و پەرلەمان ببێت بۆ پلەکانیان وەزیر و پەرلەمانتار و وەکیل وەزیر بێت پێویستە تەرکیزکەنە سەر ئیشەکان تەفەڕۆ بکەن بۆ ئیشەکەیان و چەند هەواڵێککە بێت لە کۆنگرا خۆی هەڵبژێرێ و بەربژێر کرێ بۆ سەرکردایەتی. ئەم 4 ساڵە ئاوا بڕادەوە شتێکی زۆر ئاساییە و زۆر ژەتیادی. ئەی چۆنە کا قوبات خۆی هەڵبژار خۆ لە تۆپی تۆپ ئەوە کام بوو پۆست سیادیەکان سەرۆکی حکومەت جێگیری سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان جێگیری سەرۆکی پەرلەمان ئەمانە بەدەرکراون لەو قەزەیە. ئەی کاک ئەو سەرۆک لیستەکەشتان بەدەرە سەرۆک لیستی یەکێتی ئەو زیاد نازانم چی بمزارێک لە دیدارم لەگەڵی کرد سەرۆک لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. ئەوان دەورەکەیان تاو بووە کاخاترەوان دەورەکەیان تاو بوو ئێستا ئەو دەورەی پەرلەمانی پێشوو تاو بوو برای من. بەڵێ ئەوە پەیوەندی بەوە نەماوە تاو بووە. بەهەرحاڵ کاک دابان مادەم قسەم نەکردی ئاساییان دەپرسیار لەسەر کۆنگرەی لێ بکەون وەرە توش بەشدار بووی و ئێستا یەکێک لە کادیرە ئاساسیەکانی وەنیا. بەڵێ بەڵێ فەرموو. کاک دابان چۆن بوو یعنی بەر لە جێبەجێکردنی پەیڕە و پاڤێل تاڵەبانی وەکو سەرۆک کەربژێردرا یعنی لە کوێ بۆ یەکەم جار سەرۆک کەربژێردرێ بەس بەر لە دروستکردنی پەیڕە و پرۆگرامدا بەر لە ینی ئەزانین چۆنە خۆی دیارە پرۆسەیەکی بەڕێوەبردننی کۆنگرە هەیە و لە عێراقشا دایرەی ئەحزاب هەیە لەکوێ حیزبەکان ناویان تەجیل دەکرێ و پەیڕەوەکەشیان پەسەند دەکرێ. دیارە لە ئەوێش لە هۆڵی کۆنگرەکەش لە هینی لێ بووە چاودێری بۆم چاودێری ئەنجومەنی بەڵای هەڵبژاردنەکان بەشی دایرەی ئەحزابی لێ بووە و هەموو شتەکان وەکو خۆی ڕۆشتووانی خۆی ناتوانانی شتێ بکەی کە من پرسیارەکەم کاکدا یاسایەکانی تۆ لە ئەوروپا بووی هەمومان کۆنگرەی حزبمان دیکە لە چێ بە یەکەمین ڕۆژ سەرۆک بەس هەڵبژێردرێ بەر لە سەپاندنی بەر لە مەسەلەن ئۆکەی کردنی پەیڕە و پرۆگرام ئەتوانی نمونەیەکی کەی وامان پێ بڵێ؟ خۆی بێگومان دایم سەرۆک هەڵبژێرێت دایم حیزبەکە خۆی دەهینەکە بۆ ڕۆژنووسێکی هین هەبووە پەیڕە هەبووە کە مناقەشەی لەسەر کراوە لەناو ئاخر ئۆکەی نەکرایە تو یەکەمدا پەیڕە و پرۆگرام دادەنێت بە پێی پەیڕە و پرۆگرام ئەو دە سەرۆکەکە هەڵبژێردرێ وایان نا یعنی هەست پێ ناکەنە گۆکو حزبێکی سۆسیال دیموکرات نموزەشی زۆر خراپتان فڕێدا. بەڵێ جەناب بکەم یەک دەقەیەک لێرە ئەزانین چۆنە خۆی دایم هەموو خۆ لە ئەوروپاش مژە ئەوروپاژیام و ئەخە بۆیە پێ دەڵێم بەڵێ دایم حیزبەکە ئەڵێم حیزبە بیرروبۆچوون و هینی چییە ئیستراتی ئەبا بڵێن ئایدۆلۆژیای چییە دوایەوە تعریف لە وەزعی خۆیە کە ئەنجا سەرۆک هەڵبژێرێت دوای سەرۆک هەڵم نەم تیمە هەڵبژێرم ئەم مەسەلەی لیست و بەسەری بەشداریکردن و ئەندامانی کۆنگرە زۆر یاساییەوەی کە ئێمەش کردومان لەو کۆنگرە یعنی لە هەموو کۆنگرەکان لە دەرەوەی یاسا و ڕێسایی باشە چۆنە ئەنجومەنی بەڕێوەبردنەکان بێت. من نامێرە سە پرسیارە زیاد قسە بکەم یعنی نەتوانی نمونەیەک بینی بڵێ لە شەرق الئەوسەد یەکەم جار سەرۆک کە هەڵبژێرێ دوای پەیڕە و پرۆگرام. بەڵام کاک دابان لە هەموو شوێنێک وایە برای من خۆ لە هەموو حیزبەکان وایە یەکەم جار حیزب سەرۆکی خۆی هەڵبژێرێ دوایش سەرۆکە بەرنامەی خۆی خاتر من نەمزانیم بەڕاستی یعنی ئەوە نموزەدەچی نوێ ئێمە پرسیار دەکەین گفتوگۆ دەکەین ئەمە خەڵکی ئۆپۆزیسیۆنی حقە چڕەوەی خۆمانە ئەمە نەمدیتیە یعنی بەڕاستی سەرۆک لە ئەوەل ڕۆژ و لە ئەوەل سەعات هەڵنابژێردە بەس بەهەرحاڵ کاک باشە لەنا ئەو یەکێتی یەک کەس نەبوو منافسی پاڤێل بی یعنی حەز بکە بتە سەرۆک
يعني هو تبو يعني يكس نبو لنا أو يجتين اجتماعي كردستانا نبو نخير أجر هبوايا باشا عندي ذكر باشا نبو ديار ولا ري كاج زين شلون كاج لري عند عماني شوي من بيني مليه زوبان بشخصي خوش متمنى من بيبو دنگ من دعوته باب زانين هم 4 ساله حزب بالرياضات هیوادارین ئەنجامەکانی باش بێت و تأثیری لەسەر ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵکی ژێ با بزانین چۆنێ بە پێش ئەحداسەکان بۆ بکەین ئێستا ئەزانم بەس یعنی پرسیارە منطق نییە لەناو حزبك خۆی پێ حزبێکی سۆسیال دیموکرات و زیندووی منافسە چی نەبینە يعني ئەگەر لە درۆژ بێ ئێستا مەسعود بارزانی دوسێ منافسیە بوو لە سەرۆکایەتی هەرێم وەنیا هەمان تەجروبەی پارتیتان کرد بەس لە سەرۆکایەتی هەرێم بەنمونە کورە لە سەدام حوسێن وەختی خۆی نازانم یعنی کۆمەڵێک شت هەبوو بەڵام بەرحاڵ کاک ئەدی مەسەلەی یەکلیستی یعنی لە چ وڵاتێکە بووە یەک لیست سەرکردایەتی هەبی بڵێن ئەوە هەوە هەست پێ ناکەن ینی ئەوە نەبووە خەڵک خۆی هەڵبژێرە بێت دەنگە دەم و لە سویدی شەروایە دیارە ئێمە زۆربەی نوێنەر و خەڵکی کەسیش هەبوو لە ئەوروپا هاتوونە تۆ بەشداری و کۆنگریان کردووە لە سوید وایە لە ئەڵمانیاوە لەمساوایە یعنی وەکو فەرد خۆیان هەڵ نابژێرن تخوا بە ئەوی خوێن کە با لێکەی تێبگەین کە زین چۆنە کاقادر خۆی لە هەموو شوێنێکەوە هەیە ئەوەی کە من بینیومە لە ئەوروپا دایم سەرۆکی حیزبەکە ئاڵێ من بۆ ئەم 3 ساڵە 4 ساڵە حکومڕانی هەرچیەکە من باوەڕ ناوە ینی خۆ دیار زۆر بڵێ من قەناعەتم وایە بەم سەرکردایەتیە من ئەتوانم سەرکەوتوو بم کام نموزەت کاک ئەڵێ من دیومە کام ینی چ نمونەیەک دیتە چ حزبەکی لە سویدی ژێ ئەخنا ئەمە لە سویدم نەمدیتیە بەس ئەتوو ئەگەر نموزەزەکرد کاک دابان ئەتوانی پێم بڵێ لە سوید هەش حزب پێ کام حزب وای کردیە ئێدە باشە من بۆ تەنێرم دوای نمونونەکەی بۆ نێرم بۆ دەنێرم کە ئەم سەرۆک دایم ئەڵێ کاکە من بۆ ئەم لیستەم هەیە بۆ ئەم 4 ساڵە ئەمە ئێوە دەنگی پێ من بتوانم کاک دابان بڕوا بکە من لە 2010 بوو لە کۆنگرەی سۆسیال دیموکرات بووم دوو ڕۆژان وەکو میوان لەوێن دەربووین هیچ ئەو شتانم تێدا نەدیتیە تا ئێستاش نەمزانیا ینی حەقی فەرد لە انتخابات ئلغا بتەوە یعنی سەرۆکێک براوە لیستی منە دەبی هەر ئەوە شەبی مطلقی هەست یعنی قەزمان لەو نوقتی بەڵێ لیستی کە نەبوو دیارە ئەوەی کە بەشداری کۆنگرە بوون قەناعەتیان بۆ بوو کە لیستیکەیان نەبێت و پشتگیری ئەم لیستە بکەن بۆی ئەم قۆناغەیە مەڕاک تێپەڕێنین و بەرپرسیارەتی ئەو هەواڵانەش ئێگرنە ئەستۆ لەم قۆناغەیە بەس ئەمن لە کۆی ئەوانە من دەبێ بەڕاشکایی پێت بەبێنی چکوێچێتی هێزەکی گەورەیە لە نیوەی کوردستانی لە دەستا خەڵکە خۆیتی هەست پێ ناکەن ئەزمونێکی تۆتیالیری ئەوە میلیتاری ئەردۆغانی بەنمونە ئەوە کورە پۆتینی لە ناو کۆنگرەیەکێتی بوو کە پاڤل بێمنافز بوو لیستی هەبوو تێم دەگەی هیچ ڕکابەرێک نەبوو هەتا ئێستا ئەمن بێمە سەر ئەوەش یعنی کاک دابان ئەنگۆ قسەتان نەسا هەشتی تەمووز کرد بەنمونە مەسا هەموو کۆنگرەیەکە ساز دەکرێت لەسەر مشکلەکانی ئەو چەند ساڵی پێشوو گفتوگۆ دەکرێت کەسێکتان توانیتان لە ناو کۆنگرە بڵێن بابە کو دەکرێت بەنمونە نیوەیەکێتی بەشداری نەبوو لە قیادە بارزەکانتان ئەوە هەشتی تەمووز چۆن بوو سەرۆ ئەوەی ئەو کەسەی ڕقەم 1 بوو دەرکرا نیوەی قیادە دەرکرا یعنی کەسێک ئەو گفتوگویەتان کرد لەسەر ئەوەی تا بڵێن کاکەهێشەتی هێزەکی دیموکراتیە سۆسیال دیموکراتە من نەمزانی یەک کەستان هەر بستەوە بڵێ کاکە چۆن دەکرێت ئەوەی کرا ناپەیڕە و پرۆگرام بوو خەڵکێک دەرکرا وابوو حزبێک چکۆ گاڵتەجاریەک بلەوەی مەلا مستەفای خراپتر بوو ئەم بە پاڤل تاالبانیشم گۆ دۆخت خۆی بە دەنگ بۆم بەجی هێشت کە تەلەفۆنی هەڵ نەگرت برێم هەری گرت و دایخست پێم گۆ دوتمەوەیە تو کردیتت مەلا مستەفا لە شخصەکان نەیکردیە بەڕاستیشمە لە کۆنگران گۆتان باس کرد کاک دابان ئەڵی نازانم کاکێ هەری تۆ شتەکان کاگەین تۆ شتەکان تێکڵاو کرد باسی ئەم مۆزوعە پەیوەندی بە شخصەکانەوە چی و پەیوەندی بە ئێستا عەقڵیەتی ئیشکردن عەقڵیەتی کۆدەتا عەقڵیەتی فەردێک بڕیار دەدا لە جیاتی هەموو حیزبێک کۆنگرەکەس دیارە زۆربەی ئەو خەڵکانی کە بەشداریان کردووە لەوێ
بەڕاو بۆ چوونی ئازاد گفتوگۆ کراوە لەسەر زۆبەی باسی پێ باسی هەشتی تەمووزتان کرد چ ڕوویدا کاک دابان نەخێ باسی باشە ئەم پرسیارەکە لە تو دەکەم کراوەکەێتی نیشتیمانی کوردستان نان و ئازادی دوایەوە ئازادی ڕادەربڕین مافی مرۆڤ ڕەنگدا ئەم کۆنگرێ بێ ڕنگدانەوەی باشی لەسەر ژیانی خەڵکی کوردستان هەبێت زیاتر لەگەڵ لایەنەکانی کە نزیکەوینەوە و استراتیژیەتی ئەمە بەغدایە بێ لە بەغدابین باسیەم خاڵە کراوە کە بلەم خۆناغا بۆ ئێمە گرنگە دوایەوەش تۆش خۆت ئەندامێکی ئەو حیزبنی لە دەرەوەی حیزب ئازادی چۆن بیرەکەیتەوە بەس ئەمە چاودێرین کاکە یەکێتی هێزەکی گەورەیە ڕووداوە ڕوودەدا خۆ خەڵکی ئۆپۆزیسیۆنە خەڵکی ڕەخ نەگرە دەبی ئەوە بکە بەس ئەم پرسیارەکەی من ئازادی لە خۆت چۆن بیرەکەن لەسەر حیزبەکەی منیاننا بەس باسە تو باز لە مافی مرۆڤ و ئازادی بیرڕا دەکەی ئەم لە بۆم جامە لەم نییە ڕاستە لە ژێر دەسەڵاتی یەکێتی ئازادی بەرفراوانتر هەیە هەر نوێترین و منێسە لە بن دەسەڵاتی گۆ مزاهرات و خۆپیشاندانی مامۆستایان هەیە لە هەولێر نییە بەڵام کاچی گیری مافەکانیشیانەکەین و ئەرزانین قەیرانێک هەیە بۆی عەرزی جەنابچشم کەیشی لە ئەو خاڵانەی کە جەختی لێکرا لە کۆنگرا عمقی استراتیژی ئەمە لە بەغایە لەگەڵ بەغا ڕێکەوین لێک نزیکەوینەوە و ژیان و گوزەرانی خەڵک باشترکەین بەس کاک دابان ئەم قسەی من ئەمن حەقم نییە لەسەر ئەوانەی کە لایەنی مەسەن شایستەی ڕەخنە نەبی ئەم قسەی لەسەر ناکەم ئەمەن دەگەڕێم و کەسێکی ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە جێی ڕەخنەیە من پێتان دەڵێم حرەکەیەکی جوڵەیەکی وا کۆدەتا بوو بەرای من کۆدەتایەکی سپی بوو مەسەلەن لە شەو ڕۆژێک هەڵسان بەرپرسی ڕقم یەک دەرکرا کۆمەڵێک سەرکردایەتی دەرکرا نەدەبووە لە کۆنگرا یەکێکتان ئەگەر تو باز لە مافی مرۆڤ و ئازادی بیرڕا دەکەی تۆ لە ناو حزبەکەی خۆتان کەسێکتان جورئەتتان نەبووە هەڵبستن برێوا بە کو دەکرێ لە شەو ڕۆژێکدا بەنمونە ئەو هەموو سەرکردایەتی لە هەور شێخزەنجی دەردەکرێتن مەسەن بە شەو ڕۆژێکدا کۆمەڵێک یعنی ئاخر ئەو کۆنگرە لۆ هەندێک دەکرێ وایە لەسەر کێشەکان قسە دەکرێتن کاک دابان نەوەک بەس لەو 4 ساڵەی پێشوش گفتوگۆ دەکرێت لەسەر راپۆرتی دارایی سیاسی بەڵێ کە دیداریش کراوە باسی زۆر شت کراوە ینی خۆ لەو دیدارەش باس کراوە دوای ئەمەش بەرنامەدانراوە کە ساڵانە دیدارە بکرێ و باسی ئەو گۆڕانکاری و ئەو کێشە و ئەو شتانە بکرێت کە لەو ساڵەیە ڕوەدەن بۆیە ئێستا من تخۆ زانی من لە سەرکردایەتی بەس کادیرێکی ئەساسی ئەو حیزبەی بەخۆش گوتر لات ئاسایی قسە حیزبەم و لە حکومەتام زیاتر تەرکیزی شکارەکانی من لە حکومەتە لە پەیوەندی نێودەوڵەتیە ئەوەی شتەکانی منە قادر بەس یەک تکایە کێشم لە جەنابت هەیە وەڵای کاک تۆ زۆر جاری وایە زۆر خەدر لە خەڵکەکەی باسی بەعزە شتێکەکەیت کە هیچ پەیوەندیەکی ئێستا دێنەوە سەر ئەوەش کاک دابان کورانگۆ دەزانین چ قەدر لە میلەت دەکەن یعنی ئەگەر ئەمن دامانە قەدرم لە بەرپرسە چیش کرد کەی مشکلەیە خخوایە شتی بکە بابا ئەو بابەتەی دەگۆڕین کاک دابان ئەگە قەپات نەکەی مەمنون دەبم براکەم بابا ئەو بابەتەی بڵاو دەکەمەوە بەس ئەم قەدر لە بەرپرس ناکەم ئەمن بەرپرسم نەدیتە ئەتوو لە زیندانی سووسێ پارەی خەیاڵیتان دێتە دەست وە کۆمەڵێک جەریمە کرا بە بەڵگەم هەموو بڵاو کردەوە قەپاتی کرد ئێچی بکەم کاکەم یعنی ئەوە بەخۆی دەڵێت تەبیعیە دوای ئەوە کە دێتە سەر پرسیار قەپات دەکە برادران ئەوە کاک دابان شەدەڵە بوو کە بە بپەی زانیاریەکانی ئێمە پاڤێل تاڵەبانی ڕێگای پێنەدا و بەڵام ئێستا کە وەڵاممان دەداتەوە سوپاسی دەکەین من هەوڵی زۆرمدایە لەو 2-3 ڕۆژە لەگە زۆربەی بەرپرسەکانی یەکێتی باڵا قسە بکەم بەڕاستی کەسیانم پەتەواوەتی پێنەچیرە بەس کاک ڕزگار ئادی ئەلی دوێنێ ئامادەی دەربڕی بەس ئەو کات ئەو تەلەف کردەوە من کاتم نەبوو کاتە چۆش